من مامۆستا سەمیرە ئارەزوو مندی فەلەکناسیم هاوژینەکەم مامۆستا ئاسۆ مامۆستای فیزیایەکە دەستەی دامەزرێنێت ئەو ڕێکخراوە چەندی ساڵە ئێمە دەیان چالاکی ئەنجام دەدەین ئەمە وەکو ژنێک ساڵانە بەشداری دەکەم چەندین چالاکیەکەین چەندین چالاکیمان لە شارەکان و لە شارچکەی کوردستان کردیا لە خوێندنگاکان لە قوتابخانەکان کردیا دیاردە سروشتیەکانی کە فەلەکناسی ڕوودەدەن مانگگیرانە خۆرگیرانە یاخود سیرکردنی مەریخ و مشتری و زحل لەبۆ ئەوەی کە ئەو ڕوانگە سروشتیانە کە ڕوودەدەن ئاشنایان دەکەین بە خەڵکی و ئێستاش خۆشحاڵین کەەوە خەڵکانێکی زۆر لە شاری کۆیە هاتینە کە بۆ ڕوانگەکردنی مانگگیران کە ئەم ساڵ ئێستاکە کە تەواوەتی وە خەریکە تەواوەتی بگیرێ مانگەکە دووبارەش دەبیتەوە کە لە ساڵی 2028 سیویەکی 12 کەواتە دەکاتە لە بۆ یەکی 2029. زیادەی خۆرگیران و مانگگیران دیارکەیەکی فەلەکناسی فیزیایی سروشتیە کات و ساتی لە بۆ نییە بەجێرەی ئەو فەلەکناسانەی ئەو زانانەی کە ئەمڕۆ ئاماژەیان پێدا و لەبەرەوە ئێمە وەکو ژنان بە زەڕورمانزانی شان بەشانی پیاوان ئەمڕۆ لێرە حزوورمان هەبی و هاوبەشی لەو دیاردە فەلەکناسیە فیزیاییە بکەین و گۆڕانکاریەکە بەڕاستی گۆڕانکاریی سروشتیە و کات بە کات و سات بە سات بەشدار بووین لەو گۆڕانکاریانە و بینیمان چۆن بە شێوازێک کە زەوی بەر لە خۆر زەوی دەکەوێتە نێوان خۆر و مانگ و دیاردەی مانگگیرانی تەواوەتی ڕوودەدات و ئێمە ئەو دیاردێمان ئەمڕۆ بینی و بە حزوری کۆمەڵک لە ژنانی شاری کۆی و ناوچەکانی تری دەوروبەری شاری کۆیە.